بەپێی لێکۆڵینەوەکان تەماشایان کردیە بەرەو پێشچوون یاخود خراپبوونی هەندێک حاڵەتی مێشک زۆر باشتر دەبتەوە لە مانگی ڕەمەزان ئەهوەنتر دەبتەوە بۆ نمونە ئەوانەی نەخۆشی ئەلزایمەریان هەیە نەخۆشی لە بیرچوونەوەیان هەیە تەماشایان کردیە پرۆگرێشن خراپبوونی ئەلزهایمەر لە مانگی ڕەمەزان باشتر بووە یعنی کەسەکە علاماتی کەمتر بووە نیشانەکانی کەمتر بووە هەروەها ئەوانەی کەوا نەخۆشی پارکنسنیان هەیە نەخۆشی پارکنسن نەخۆشیەکە تەأسیر دەکاتە با بڵێن شوێنێکی مێشک هەندێک خانە هەیە تێک دەشکێ کەسەکە دەستی دەلەرزی بەردەوام ڕێگەچوونی تێک دەچی حرەکەی جسمی تێک دەچی تەماشایان کردی لە مانگی ڕەمەزان و کە بە ڕۆژی دەبی بەرەو پێشچوونی خراپبوونی نەخۆشیەکەی زۆر کەمتر بوویتەوە ئەوانە هەموو بەڵگەنە لەسەر ئەوەی کەوا ڕۆژی ڕەمەزان بەڕاستی حکمەتێکی زۆری لە پشتە و هەر لە خۆڕانیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ صوموا تصحوا کە ئەوە دەسەلمێنێکەوە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى ئەوە بە کورتی باسی ئەو سوودانەم کرد طبعا مانگی ڕەمەزان بەڕاستی وەکو دەریایەکە هەرچی باسی بکەی ئەمە نازانین بەڵام ئەو شتانێک کە باسمان کرد ئەوانەکە ئەو علمەیەکەوە ئێمە وەکو ئینسان دەیزانین وەکو لێکۆڵینەوە لەسەرکرایە و ئینشاءالله هیوادارین خەڵک زیاتر بە گورتنێکی باشترەوە بەرەو مانگی ڕەمەزان بڕوە و ئەو سوودە تەندروستیانەش بزانێ بۆ ئەوەی بە خۆشەویستیی گەورەتر بە ڕۆژی بی نقطەی ترمایە ئەویش ئەوەیە ئایا کێ ناتوانێت بە ڕۆژی بی باسی ئەو نەخۆشیانە بکەین کە ناتوانن بە ڕۆژی بن بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە نەخۆش درێژخایەنیان هەیە وا باشترە پێش ڕەمەزان سەردانی دکتۆری خۆیان بکەن دکتۆری با بڵێن نەخۆشی شەکرەیە نەخۆشی زەختە نەخۆشی خوددەیە نەخۆشی قەرحی مەعیدەیە هەر نەخۆشیێکە وا باشترە پێش ڕەمەزان سەردانی دکتۆری خۆیان بکەن بۆ ئەوەی دکتۆر هەڵسەنگاندن لە بۆیان بکە بزانە ئایا دەتوانن بە ڕۆژی بن یاخود ناتوان بە ڕۆژی بن یاخود ئامۆژگاریان پێ بدا دەربارەی دەرمانەکانیان ئەو دەرمانە مەسەڵەن لەوانەیە کەم بکرێتەوە لەوانەیە دەرمانەکە مەسەڵەن پێی بڵێ ئەوە نابی پێش پاشێو بەکاربیێنی ئەوە دەبی پێش فتار بەکاری بینی چونکە تەئسیر لێ دەکا و باشتر وایە سەردان دکتۆرەکانیان بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوانەی نەخۆشی شەکرەی جۆری یەکەمیان هەیە ئەوانەی نەخۆشی شەکرەی جۆری یەکەمیان هەیە ئینسۆلین بەکاردێنن ئەوانە دەتوانن بە ڕۆژی نەبن چونکە ئەگەر بێت و ئینسۆلین لێ بدا کەسەکە دەبی خواردنی بخوا ئەی خواردنیش خوارد ئەوە ڕۆژەکەی دەشکێ و ئەگەر ئینسۆلین لێ خواردنی نەخوارد ئەوە شەکرەکەی دادەبەزێ تووشی کێشە دەبی کەواتە بە شێوەیەکی گشتی ئەوانەی شەکرەی جۆری یەکەمیان هەیە دەتوانن بە ڕۆژی نەبن ئەوانەی شەکرەی جۆری دووەمیان هەیە بەڵام بە هەمان شێوە ئینسۆلین بەکاردێنن ئەوانیش دەتوانن بە ڕۆژی نەبن و ئەوانەی شەکرەی جۆری دووەمیان هەیە بەڵام شەکرەی جۆری دووەم ماکە خراپەکان دەستی پێکردیە بۆ نمونە گورچیلەی زەعیف بووە دڵی زەعیف بووە بەپێ دەرمان ناتوانێت ڕۆژێ 3 جار دەرمانی هەیە ئینسۆلین وەردەگری ئەوێش بە هەمان شێوە دەتوانێت بە ڕۆژی نەبی و ئەو ئافرەتانەی کەوا حاملەنە حملیان هەیە و هەروەها شەکرەیان هەیە و ئینسۆلین وەردەگرن ئەوە بە هەمان شێوە دەتوانن بە ڕۆژی نەبن و ئەوانەی کە قڕحیان هەیە ئەگەر نازۆری کردی نازۆرەکە نوێیە و برینی مەعیدە و برینی دوازدەگرێ هەیە و برینەکەش ئاکتیڤ یعنی با بڵێن بە دەرمانێکی بەسیط یاخود بە برسیبوونێکی بەسیط لەوانەیە دووبارە نەزیف پەیدا بێتەوە ئەلتیابەتێکی زیاتر بێتەوە ئەوەش بە هەمان شێوە دەتوانن بە ڕۆژی نەبن ئەوانەی تەمەنیان زۆر گەورەیە 90 ساڵە زیاترە کە بە ڕۆژی دەبی تووشی دابەزینی زەخت دەبی سەری دەسوڕێ بێتاقەت دەبی ناتوانێت لە شێوەی خۆی هەستێتەوە ئەوەش بە هەمان شێوە دەتوانی بە ڕۆژی نەبی ئەوانەی نەخۆشی گورچیلەیان هەیە کە نەخۆشی گورچی درێژخایەنیان هەیە ئەگەر هاتوو ئەوەی لەسەر غەسلە هەفتەی جارێکە هەفتی 2 جارە غەسل دەکا ئێستا لەسەر غەسلە ئەوەش بە هەمان شێوە دەتوانێت بە ڕۆژی نەبی لەبەرچی چونکە ئەگەر غەسلی کرد بڕێکی زۆر لە شلەمەنی لە سەوائی لە جسمی دەڕوە بڕێکی زۆر لە خوێ لە جسمی دەڕوە ئەلیکترۆلایت کەسەکە تووشی بێتاقەت بوون دەبێت کەسەکە زەختی دادەبەزێ ئەوەش بە هەمان شێوە دەتوانێت بە ڕۆژی نەبی چونکە ڕۆژی بۆ ئەوە نییە عەبدەکان بەڕاستی خۆی گەورە فەرزی نەکردی بۆیە عەبدەکانی خۆی ئەزیەت بدا بەڵکو بۆ ئەوەیە هەست بە ئارامی و هەست بە خۆشی بکەن بۆیە کە هەستی بە بێتاقەتی کرد هەستی بە ناڕەحەتی کرد دەتوانێت بە ڕۆژی نەبی بەڵام بە پێی لێکۆڵینەوەکان ئەوانەی کەوا دەرەجەی ئیستیمیتد GFR یان لە 6 بەرەو سەرەوەیە بە 6 بەرەو سەرەوەیە ئەوانە دەتوانن بە ڕۆژی بن هیچ کێشەشی نییە و بەحسیش هەیە لەسەر ئەوە
کۆمەڵێک با بڵێن ئینسانی ئەتیادی کە گورچیلان هیچ کێشەی نییە و ئەوانەی کە گورچیلیان لاوازە بەڵام GFR لە 6 کەمتر نییە، یعنی لە قۆناغی سێەم و بەرەو خوارەوە نییە، لە قۆناغی سێەم و بەرەو سەرەوەیە، چوارەمە مەسەلەن ئەوانەیە تەماشایان کردیە لە کاتی بە ڕۆژی بوون و دوای ڕۆژی بوون کە ڕەمەزان تەواو بووە فەحسیان لە بۆ کردی هیچ فەرقێکی ئەوهای نەبووە لە نێوان ئەو دوو گروپە، کەواتە ئەوانەی کەوا ئیستیمیت GFR-یان لە 6 بەرەو سەرەوەیە دەتوانن بە ڕۆژی بن، هیچ کێشەیەکیان نییە. ئەوانەی کە یەک گورچیلیان هەیە ئایا زۆر پرسیار دەکەن ئەوانەیە یەک گورچیلیان هەیە دەتوانن بە ڕۆژی بن، ئەوانە یەک گورچیلیان هەیە بە شەرت زەختی نییە، شەکرەی نییە، تەمەنی زۆر گەورە نییە و پێش ڕەمەزانیش فەحسی گورچیلەی خۆی کرد، کریاتین یوری تەبیعیە زۆر باشە، ئەوە دەتوانێت بە ڕۆژی بێ هیچ کێشەی نییە، بەڵام بە بەرجێک بە شەو تعویز بکاتەوە، ئەو خواردنەوەی کە نەیخواردیتەوە بە ڕۆژ بە شەو تعویز بکاتەوە، ئاوێکی باش بخواتەوە، سەوزەیەکی باش و هەروەها میوەی باش بۆ ئەوەی تووشی دیهایدرێشن تووشی جەفاف نەبێ و تەئسیر لەسەر گورچیلەکانی نەکا. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.